بسم الله الرحمن الرحیم. لار شوێنێکی دنیا هەن سڵاوی خوای گەورەتان لەسەر بێ. بەڕێزان و خۆشەویستان، لە بڕگەی ئەو حەدیسەی کەوا پێغەمبەری خوا دەفەرمێ 7 جۆرە مرۆڤ هەیە، 7 يظلهم الله يوم لا ظل إلا ظله، ئەوانەی کە دەستنە ژێر سێبەری خوای گەورە 7 تاقمن. 3 تاقممان باس کرد با ئیمام عادل، شاب نشأ في عبادة الله، وهروها ئەوانەی کە دڵیان بە مزگەوتەوەیە. سێمینیشان کەسێک تحابا في الله اجتمع عليه وتفرقا عليه، ڕاستی دوو کەس لە پێناوی خوای گەورە یەکتریان خۆش بوێ. بەڕێزان و خۆشەویستان، ئێمە هەمووان ئیماندارین، هەمووان باوەڕمان بە خودا هەیە، بە قیامەت هەیە، پێویستە یەکتریمان خۆش بوێ. چکە پێغەمبەرمان دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوا، ئێمە هەموومان برای یەکین، هەموومان برای یەکترین. ئینسانی مسلمان، المؤمن المسلم من سلم المسلمون من لسانه ويده، والمهاجر من هجر ما نهى الله عنه. بەڕاستی ئینسانی مسلمان دەبێ خەڵک لە دەستی ئەمین بێ، لە زوانی ئەمین بێ، لە دامێنی ئەمین بێتن. جا بۆیە ئینسانیش کەوا لە پێناوی خوای گەورە کەسێکی خۆشویست و لە پێناوی خوای گەورە ڕقی لێبەوە، ئەوە ئیماندارە. مثل المؤمنين في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد. إنسان إيماندار وەکو یەک جەستەوایە، لە هەر شوێنێکی ئیماندار کەوا مەسەڵەن یانی دڵی بێشێ، ئێمە دڵمان دێشێ. لە هەر شوێنێکی مسلمانێک دڵخۆش بێ، ئێمە دڵخۆشین. جا بۆیە با لە پێناوی خوای گەورە یەکترمان خۆش بوێ. ئێمە هەموومان برای یەکترین، با ڕەنگمان جیا بێ، با زمانمان جیا بێ، با یعنی عشیرەت و خەڵک و منتیقەمان جیا بێ. بەڕاستی ئینسانی ئیماندار دەبێت لەبەر خاتری خوا یەکتری خۆش بوێ، لەبەر خاتری ڕەب العالەمین یەکترمان خۆش بوێ. جا ئەگەر وا بووین دەچینە ژێر سێبەری خوای گەورە، ئەگەر وا بووین ئیمانی ڕاستەقینەمان بەنسیب دەبێ. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. کەسێک کە لەبەر خاتری خوا یەکچی خۆش بێ، لەبەر خاتری خوا ڕقی لێک بێتەوە، و لەبەر خاتری خوا ببەخشێ، و لەبەر خاتری خوای گەورە مەنعی شتێک بکە، ئەو بەڕاستی ئیمانی تەواوە. جا با ئێمەش لە پێناوی خوای گەورە دۆستەکانمان هەربژێرین. يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى لم اتخذ فلانا خليلا. خۆزی ئەو کەسەم نەکرد با دۆستی خۆم، خۆزی ئەوە دۆست و برادرم نەبایە. جا بۆی تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا النار وتقطعت بهم الأسباب. لروج قيامته هموي الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقون. هموي دجمنيك إلا أوانيك لأخواترز نبن. جا بۆیە بەڕێزان و خۆشەویستان، با ئێمە کەسێک هەربژێرین لە بۆ ژیانی خۆمان، چونکە ئینسان على دینی خەلیلیه، برادەرەکەی چ بێ ئەوا دەبێتم. یعنی بەڕاستی زۆربەی ئەوانەی لە سزنن، زۆربەی ئەوانەی دەکوژرێن، زۆربەی ئەوانەی ژیانیان فاشیلە، هەم بۆ ئاستی برادری خراپەوەیە. زۆربەی ئەوانەی سەربەرزن، پلەی شەهادەت بەدەستێنن، لە دنیا و لە قیامەت سەربەرز دەبن، هەموو بۆ ئاستی کەسێکی دیندار و خواپەرستەوەیە. جا بۆیە بەڕاستی ئێمە دەبێ یەک پێوەرمان هەبێ لە ژیاندا: لا تصاحب إلا مؤمنا ولا تأكل طعامك إلا تقي. نابێ دۆستایەتی هیچ کەسێکا بکەین ئیلا ئیماندار نەبێ، ئیلا کەسێکی چاک نەبێ، چکە دوایە ژیانمان تێک دەچێ. بۆ ئیمامی شافعی دەفەرمێ نەمدیتیە تاری و شیری پێکەوە بخورێت تەنیا چانە بێ. ئەوەی چانە بێ پێت چانە بێ، ئەوەی دۆستەکەی چانە بێ پێت چانە بێ. جا بۆیە بەڕاستی زۆر زۆر خەتەرە، زۆر زۆر خەتەرە کەسێک هاوڕێتی کەسێکی خراپ بکە. بۆیە زۆربەی ئەم بەندێ براوە، ئەم قسێ براوە، دەرێ لە کەسەکە پرسیار مەکە، لە هاوڕێکانی پرسیارکە. ئەگەر هاوڕێکانی باش بن ئەویش باشە، بەڵام ئەگەر هاوڕێکانی خراپ بن ئەویش خراپە. هیوادارم کەسێکی باش لەوە ژیانمان هەربژێرین بۆ ئەوەی سەرفرازی دنیا و قیامەت بەدەست بینین. تا ئەڵقەیەکی تر و دیدارێکی تر بەخواتان دەست پێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.